کاتژمێر 35 خولەکی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی جۆری بار هەڵگر لە پێنجێنەوە هاتۆ بە ئاراستەی سلێمانی ئێرە پێڵێن زاڵگەنیوەکەی گوندی گرێزە و لە ئەنجامی بارانبارین و خەزیری شوێنەکە ئۆتۆمبیلەکە وەریگرتووە لە دەستی و مەقەسی کردووە و هەڵگری سوتەمەنی بووە 2000 کڕی گرتووە و خۆشبەختانە هیچ زیانێکی گیانیتیانە هۆکاری نەشارەزایی ئەوە تیژڕەیی ئۆتۆمبیلەکانەوە پابند نەبوونە بەڕێنمایەکانی هاتوو چەند ساڵێکە ئێرە هەیە خۆشبەختانە ئەو نەڕووداویتیان نەبووە کە جێگەی سەرنج بێ بەڵام بەداخەوە لەم مانگە ئەوە دووەمین ڕووداوە و ئێمە قسمان دەژێر لێ کۆڵینەوە سۆڕی تایە ئەم بۆ شەو ئەم بۆ کاتی کەش زەرەی ماڵی بووە ئەو بازگە سوتا و سلامەت ساقی تەنکەرەی سلامەتە و ساقی پیکابگەی سلامەتە شکر ئێرانیە کرماشانیە خەڵی کرماشانە وەکارەکەی ئەم جادە چیمەتۆ نیە چیمەتۆ خزە خیر بۆە چاک بوو چیمەتۆ خزە ساقی بەسەری ڕات ئیستۆ بکە ئیسوورەن و مەخەسەکە لە دەستی وەرەگرێ دا بەسەی ترەکە